ئاگربەس بشکێنن شەڕ دەست پێ بکە ئەڕۆم بۆ بەرەکانی جەنگ شان بەشانی براکانم شەڕەکەم لەوێ ژنەکە و چوار مناڵەکەمی جێلم تەنانەت کچەکانم ئەڵێن باوکە ئێمەش لەگەڵ تاتین ئەم دۆخە زۆر ناخۆشە بۆ گەلی کورد تایبەتی ئێمەی کە سوکاری ئەنفال ئامادەی ماتیە بەیانی وتیانە ئاگربەس دەشکێنن ئاگربەس بشکێنن شەڕ دەست پێ بکە ئەڕۆم بۆ بەرەکانی جەنگ شان بەشانی براکانم شەڕەکەم لەوێ ژنەکە و چوار مناڵەکەمی جێلم تەنانەت کچەکانم ئەڵێن باوکە ئێمەش لەگەڵ تاتین ئەوەنە شتی ناخۆشە بینن قژی ئافرەتە بڕن سوکایەتی بە ئینسانەکەنەوە بە ناوی دینەوە مناڵەکان میش ئامادەیان هاتیە بێن بۆ شەڕ لەگەڵمە دۆست خورماتوو خۆی بریندارە شتی زۆر بینیوە گەنجانی خورماتوو هەمویان پێی ناخۆشە هەموو خەڵک ئامادەیە بڕۆ بۆ بەرەکانی جەنگ شانبەشانی براکانمان شەڕکەین لە ڕۆژاوە ئێستا دەبینین گەنجان لەسەرم شەقامانە بە علاگەوە وەستاون پارە کۆ دەکەنەوە ئەمە چی وای لیان کردووە گەنجانی خورماتوو بە غیرەتن بە کەرامەتن ئەوە تا لەسەر شەقامەکان علاگەیان کردە بە دەستیانەوە پارە کۆکەنەوە بۆ براکانیان لە ڕۆژاوە دامیانەکەین پاڵ پشتیانەکەین هەتا سەرێسقان ئێمە پشت و پەنای ئەوانین ئێمە برای ئەوانین ئێمە خوێنمان یەکە خاکمان یەکە کوردستان چوار پارچەیە ئەبێ بە یەک پارچە پشت بەخوای پەروەردگار